والله بەیانی باشەکە کونجا پێێتە لە مەژغوڵی چی بووم. بەیانیتان باش دۆستانی عزیز من سەنگەر عەبدوڕەحمانم لەگەڵ هاوکارم هێویدار زانا ئەم ڕۆژ لە ڕۆژێکی گرنگی هەرێمی کوردستانە لەگەڵەوە بەیەکە گەینەوە. ئەمڕۆ کۆمەڵی پرسی گرنگەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی یاسای چاکسازی گفتوگوی دومی لەسەرەکرێ. بەڵام پێش ئەوی بچینە سەر ئەو بابەتە کە تەواوی پرۆگرامەکەمان ئەمڕۆ نیوڕۆژی دۆستان لەسەر یاسای چاکسازیە بێ بە هەموو بڕگە و بابەتەکانیەوە. پێم خۆشە شتێک وەکو ئەرکێکی ئەخلاقی دەستگایەکی میدیایی نامەیەکی گرنگی هاونیشتیمانیەکی ئەم وڵاتە هەیە کە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێ، بەدەست ئازارەکانیەوە دەناڵێنێ کە لە ساڵی 1970 بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە بەری کەوتووە. لە ئەڵمانیاوە هاوڵاتی کامیل کامیل قادر کە یەکێکە لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی نمونەیە بۆ ئەو سەدان کەسەی کە بەرکەوتوی چەکی کیمیاوی هەڵەبجەن و تا ئێستا ینی وەکو پێویست چارەسەر نەکراون یا چارەسەرەکانیان نەیتوانیوە برینەکانیان ساڕێژ بکات. دوێنێ هاوڵاتی کامیل کە خەڵکی هەڵەبجەیە ساڵی 1970 بەهۆی چەکی کیمیاویەوە بریندار بۆ برینەکەی سەختە، سیەکانی تووشی نەخۆشی بوون. نامەیەکی بۆ بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناردووە. ئێمە نامەکۆکو خۆی دەخوێنینەوە بەڵکو لە ڕێی ئێمەوە هەرچەنە من دڵنیام دوێنێ لە ڕێی هەندێک برادری دیکەوە نامەکە هەوڵدرا نامەکە بگەێنرێتە دەستی کاک مەسرور و ئۆفیسی کاک مەسرور. من دڵنیام نامەکەیان بەدەست گەیشتووە دەگاتە دەستی کاک مەسرور بارزانی. بەڵام من پێم خۆشە لێرەوە جارێکی دیکە نامەکە بخوێنمەوە بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی. پاش سڵاوێکی گەرم بابەت بە هاتنەوە. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، من ناوم کامیل عەبدولقادر وەیس محەممەد، ساڵی 1970 لە هەڵەبجەی شەهید لەدایک بووم. لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە سەرجەم ئەندامانی خێزانەکەم 9 کەس کە لەو کاتەدا پێکەوە بووین شەهید بوون. باوکو و دایک و 5 خوشک و برایەکم و خوشکەزایەکم بە گازی کیمیاوی پێکەوە شەهید بوون. لە نێویاندا تەنها من لە لێواری مەرگ گەڕاومەتەوە. 2 مانگ لە نەخۆشخانەی شەهید مدەڕێز لە تاران لەژێر چاودێری وردا بووم. هەفتەیەک بێهۆش بووم، زیاتر لە 3 هەفتەش کوێر بووم. ماوەی نزیکەی 32 ساڵە بەدەست کاریگەری گازی خەردەلەوە دەناڵێنم. بەردەوام عیلاج بەکاردێنم، هەمیشە بەدەم نەخۆشخانە و عیادەوەم. چاوێکم بینایی لەدەستداوە، چاوەکەی دیکێشم لە ژێر چاودێری پزیشکیدایە. لە هەموو سەختتر دوای وەرگرتنی 32 ساڵ چارەسەر سیەکانم لە کار کەوتون و بە پێی راپۆرتە پزیشکەکانی ئەڵمانیا و ئێران و کوردستان مەترسی تەواو لەسەر ژیانم هەیە و پێویستە دەست بەجێ نەشتەرگەری چاندنی سیەکانم بۆ ئەنجام بدرێت. جەنابی سەرۆکی حکوومەت، بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی سیەکان نزیکەی 2 ساڵە ڕووم لە وڵاتی ئەڵمانیا کردووە. پزیشکەکان لەو ماوەیە هەوڵی زۆریان لەگەڵداوم. لە ئێستادا ئامادەیان کردووم بۆ ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە سەخت و پڕمەتەرسیە. بۆ سەرکەوتنی ئەم نەشتەرگەریە پێویستم بە پشتگیری جەنابتان هەیە کە بە هانامەوە بێن. پێویستم بە خزمەتی تایبەت هەیە پێش نەشتەرگەریەکە و پاش نەشتەرگەریەکەش. تەنها خێزان و مناڵەکانیشم ئەویان پێکرێت کە لە ئێستا دەستیان بە من ناگات. بە هەوڵی چەند ڕێکخراوێکی دڵسۆزی بواری جینۆساید لە کوردستان، قونسڵگەری ئەڵمانیا لە هەولێر ڕازی کراوە بەوەی ڤیزەی ساڵێک بدەن بە خێزان و مناڵەکانم بۆ ئەوەی بێن بۆ ئەڵمانیا تا خزمەتم بکەن. بەڵام ئەڵمانیا ئامادە نییە هیچ خەرجیەکیان لاستۆ بگرێ. خەرجی مانەوەیان بۆ ساڵێک بە 50,000 یۆرۆ مەزەندەکرێت بۆ کرێخان و بیمەی تەندروستی و خەرجی دیکەی ڕۆژانەی پێداویستی دیکە. لەبەرەوە داوا لە بەڕێسانەکەم کە بەهانامەوە بێن و ئەو خەرجیە لە ئەستۆ بگرن تاوەکو بە ئاسوودەیەوە لە کەناری خێزان و مناڵەکانمدا ئەو نەشتەرگەریە بە سەرکەوتووی بۆم ئەنجام بدرێ. هەرەوەش لە جەنابتان چاوەڕێیەکەم لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمە. داواکار کامیل عەبدولقادر وەیس.
طبعا لە نامەکەیان تەواوی ناونیشان و ئیمێڵ و ژمارە تەلەفۆن و هەموو شتێکی کامیل دانراوە. ئەوەی من ئاگادار بم تا ئێستا نزیکەی 20,000 یۆرۆ بە هەوڵی خەڵک و هەندێک ڕێکخرا و هەندێک کەسی دی کە کۆکراوەتەوە، ئەوەی کەماوە نزیکەی 30,000 یۆرۆ بێ کە ڕەنگە ئەرکێکی گەورە نەبێ، ئەرکێکی قورس نەبێ لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بە دڵنیایی بۆ کامیل عەبدولقادر ینی پێداویستێکی گەورەیە ئەوە کات کە مناڵەکانی پێشاد ببنەوە. تەبەن ماوەی 2 ساڵە بێ هەوڵ زۆر درا بۆی مناڵەکانی بچنە ئەڵمانیا لە نزیکەوە چاودێری باوکیان بکەن، خێزانەکەی بچێت چاودێری هاوسەرەکەی بکە، بەڵام تا ئێستا هەوڵەکان بێیاکان بوون. دوای ئەوەی کە ئێستا ڕازی بوون ڤیزە بدرێ بە خێزان و منداڵەکانی، بەڵام دیارە بەهۆی باری داراییەوە ناتوانن بچنەوێ، بۆیە ئەم نامەی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناردووە. تەبەن کاکامیل نمونەی سەدان کەسی دیکەی خەڵکی هەڵەبجەیە کە بەهۆی چەکی کیمیاییەوە تا ئێستا ژێر کاریگەری ئەو چەکەدان نەخۆشن پێویستیان بە چارەسەر هەیە و بەپێی هەندێک ئامار ژمارەیەکی زۆر لە خەڵک لە دوای کیمیابارانی هەڵەبجەوە بەوەی کاریگەری ئەم گازە و نەبوونی عیلاج و نەبوونی چارەسەری پێویست بۆ هۆیەوە گیانە لەدەستداوە. هیوادارم بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی گوێی لە ئێمە بێ و نامەی هاونیشتیمانی و هاوڵاتی ئەم وڵاتە کامیل عەبدولقادر وەیسی بەدەست بگات. نەتەنێ حکوومەتە هەرێما کوردستانê ئەو کەسên li هەرێما کوردستانیە ku piçekî destê wan dirêj e, derfetên wan hene, dewlemendin. بڕاستی ئەو ژی دکارن vî erkî li ser milê xwe bigirin. Mirov nikare her tiştî ji hikûmetê bixwaze. Bêguman erkê hikûmetê ye li beramberî hemwelatiyan berpirsiyariya xwe cîbicî bike. Lê li kêleka hikûmetê kesên din jî dikarin hewl bidin, barê hikûmetê sivik bikin, destê alîkariyê dirêjî kesên bi vî awahî bikin ku birastî niha jiyana wî ketiye qonaxeke metirsîdar. Lazim e gezebên wî bêne guhertin, eger neyêne guhertin dibe ku ev hemwelatiye Herêma Kurdistan jiyana xwe ji dest bide. Di demeke wisa zehmet de jî gelekî girîng e xanima wî û zarokê wî li gel bin. بۆ bikaribin alîkariya wî bikin, moralê bidinê de بۆ nexweşiyeke wiha ew jî gelekî girîng e. Hêvî dikim hemû kesek ji aliyê xwe ve destê alîkariyê dirêjî kek kamil bikin. قەدەری کورداوایەکە کە کامیل نمونەی مێژووی ینی نزیکی کووردە 32 ساڵە بەدەستم نەخۆشیەوە دەناڵێنێ هەر دوێنێ و پێرێ بوو. دیسان ناونیشتیمانیانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان دیسان بە چەکی قەدەغەکراو لێدران و بۆمبەباران کران. هێشتا کە کامیل و نمونونەکانی کە کامیل چارەسەر نەکراون لە پارچەیەکی دیکەی نیشتیمان هاونیشتیمانیانی کورد جارێکی دیکە بە چەکی قەدەغەکراو لە نمونەی محەممەد کە نێدرایە پاریس بۆ چارەسەر بە چەکی قەدەغەکراو بۆمبەباران کران. بۆیە بە هیوای چاکبوونەوەی کامیل و بە هیوای ئەوەی ئەو تەمەنەی کەماوێتی لەگەڵ ماڵ و منداڵ و خێزانەکەی بەسەری ببا و لە نزیک ئەوانەوە چارەسەری پێویست وەربگرێ و ئیشەڵام تەمەندرێژی بۆ هەموو لایەک.